ڕۆژگارێک کە باسمان لە یاریسکی ئەکرد بەلامانەوە شتێکی زۆر نامۆ بوو بەڵام خۆشبەختانە لەو چەند ساڵانەی ڕابردوو لەو دوایانە ئەبینین کۆمەڵێک گروپ و دەستەی زۆر باش پەیدا بوون بۆ ئەنجامدانی ئەو یاریە جا بێگومان ئەو یاریەش لەبەرەوەی یاریەکە جگەلەوەی کە یاریەکی تەرفیهیە و یاریەکە خەتەریاتی زۆر لەسەر جەستە یاریزانانە هەیە بەڵام ئەلحەمدوللا وەک بڵێ ئەو یاریە زۆر گونجاوە دەگەڵ بیرکردنەوە و دەگەڵ پێکاتی جەستەی خەڵکی کوردستان بە تایبەتیش ئەو خەڵکانی کە لە ناوچە شاخاویەکانە ئەژین زۆر گرنگی بەو یاریزانانە دەن ئەوەی دەستخۆشیە لە ئێستادا کۆمەڵێ گروپ و دەستە دروست بوون کۆمەڵێ خەڵکی خۆبەخش هەر کەسە و لە شوێنی خۆیەوە بەبێ هیچ پاڵپشتیەک هەر کەس لە شوێنی خۆی چەند یاریزانێکی لە خۆی کۆکردێتەوە و گرنگی بە یاریەکە ئەدا و هەوڵەدا لێیان ڕابینی لە خاڵی بیداییەوە تا ئێستا لەخوا بە زیاد بێ یاریزانی باش دروست بات چەند ساڵێک بەر ئێستا بە هەموو هەرێمی کوردستان 4-5 یاری سکیمان نەبوو بەڵام ئێستا ئێمە وەکو گروپی سکی چۆمان خۆشبەختانە ئێستا خاوەنی 20 یاریزانین کە هەر 20 یاریزان خاوەنی کەلوپەلی تایبەت بە خۆیانن هەر هەمویان یاریزانی زۆر باشن یعنی ئەتوانن لە سیباقات و لە فیستیڤالەکان بەبێ هیچ کێشەیەک بەشداری بکەن بێگومان پێویستی بە هاوکاری زیاترە ئایا ئەو هاوکارانێک کە ئێستا ئاکرێن یان ئەو فیستیڤالانە کە ئێستا ئاکرێنەوە هەرچەندە جێی دەستخۆشیە بەڵام ئەگەر بڵێ لە ئاستمۆحی ئێمەدا بێن نەخێر هێشتا زۆری ماوە چونکە بەڕاستی ئەو کەلوپەلانێکە لە یاریسکی بەکاردێ کەلوپەری گرانبەهانە پێویستی بە پاڵپشتی مادی هەیە بۆ یاریزانەکان ئەگەرچینا ئەو فیستیڤالێکە ئەمڕۆ لێرە ئێمە بەشدارین جێی دەستخۆشیە هاندانێکی زۆر باشە ئەو فیستیڤالانە کە لە ئایندەدا لە چەند ڕۆژی داهاتوودا ئەکرێتەوە بێگومان جێی دەستخۆشە هیوادارین لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان گرنگی بەو یاریە بدرێ یاریزانی زیاتر باشتر پەروەردە بکرێتن. دیارە ساڵانە لێرە بۆی هەڵکەوتەی جوگرافی ئەو ناوچەی سۆران و باڵەکایەتی و چای کۆڕک منطقەی ڕواندزۆوانە بەگشتی هەڵکەوتێکی باشی لە یاریسکی و خلیسکانی سەربەفر بەگشتی ئەو یاریانەی کا پەیوەندیان بە یاری بە سەربەفرەوە هەیە ئەمڕۆ چوارەم فیستیڤاڵی سەربەفر لە چای کۆڕەکەکرێ ئێمە 16 یاریزان لە چۆمانەوە هاتووین وەکو تیمی سکی چۆمان ئەمە چوارەم جارە بەشداری لە فیستیڤاڵی سکیەکەین لەو ناوچەیە دیارە کۆمەڵێک بەرگە هەیە و لەم فیستیڤاڵی ئەمڕۆ یەک لەو بەرگانە خلیسکانی سەربەفرە ئەوەی کە تاکو ئێستا ڕوویە لەخوا بە زیاد بێ یاریزانان بەباشی توانیتیان نمایشەکە بکەن و فیستیڤاڵەکە باشە ڕۆ. کۆمەڵگەی چای کۆڕەشی گەشتیاری فیستیڤاڵی چوارەمی خلیسکانی سەربەفری ڕێکەخست بە بەشداربوونی یاریزانانی بیانی ناوخۆ چای کۆڕاک شوێنی تایبەتی بە یاریسکی هەیە بۆ کەسانێک کە پرۆفشناڵن بۆ هەر کەسانێک کە یانەوەی یاریسکی فێرمن هەروەها یاریسکی ئێستا لە کوردستان بەرەو پێشچوونێک زۆر باش بەخۆبینەوە پێویستە حکوومەتی هەرێم پشتگیری یاریزانەکان بکە و هەروەها شوێنی تایبەتیان لۆدایم بکە هەروەکو کە لە چای کۆڕەک شوێنی تایبەت بەو یاریکراوە گرنگی زیاتر بەو یاریە بدا لە زۆر شوێنی تریش ئەتوانی یاریسکی بکرێ بەس پێویستە مواد و ئەشای تایبەتی بۆ دابین کرێت. ناوم تەبەیە کاوفمان خەڵکی سویسرم ئێستا لە سولمانی هاتم ئێمە 5 ساڵ لە سولمانی ئەژین و منداڵەکانمان لە کوردستان سەرسکی بوون خۆمان خەڵکی سویسرین بەس بۆیە من لە بچووکەوە فێر بووم زۆر پێم خۆشە لێرە لە کوردستانیش ئەستی خەلیسکێنە لەسەر بێڵستر و بێڵسترە بێت. یاریسکی کام یاریە ماوەیەکی کەمە خەڵک لە خۆیەوە سروشتی نەک گرنگی پێ بدرێ لەلایەن ڕێکخراو و یاخود هەتا حکوومەتیش کە گرنگێکی کەمی پێ ئەدرێ نەشم زانیوە تا ئێستا کە ئەم یاریە لەلایەن حکوومەت گرنگی پێ بدرێ بەڕاستی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو شوێنانێک کە ئێمە وەکو منتیقەی ڕواندز و ناوچەی سۆران و
باڵەکایەتی ئەوانە هەموو شوێنی شیاون بۆ ئەم یاریە بە تایبەتیش بۆ یاریسکی کە یاریەکە زیاتر لەسەر بەفر ئەنجام ئەدرێ لە وەرزی زستانانیش. ئێمە وەکو تیمی سکی چۆمان ساڵانە بەشداری لە فستیڤاڵی چای کۆڕەکەکەین. تیمەکەمان نزیکەی پێکاتوە لە 15 نەفەر وە کەس شارەزامان لەگەڵە و بەردەوام ڕایەنانەکەین. ئەم چای کۆڕێک چایەکی گونجاوە بە حکومیەوەی کە ئامادەکاری بۆ یاریەکە کراوە، ینی پێداویستەکانی تاو لێرە ئامادەن. بەڵام لە لای خۆمان هیچ گرنگی شوای پێ نەدراوە، تەنها بە شێوەیەکی خۆڕسک لەو شاخانە ئەتوانین یاریەکە ئەنجام بدەین. بەنسبەت یاریسکی ئەم یاریەکی ئینتەرناشناڵە و گروپەکەی مەش لە هەولێرەوە هاتووە لە چەند یاریزانێک پێک هاتوینە و بۆ چوارەمین فستیڤالی کۆڕەک هاتوین بۆ ئێرە و لەلایەن بەڕێزیان داوەت کراوین و ئێمە کە بەشداری ئەم فستیڤاڵە دەکەین وەکو شێوەیەکی جوان بە خەڵک پیشان دەین یاریەکی ئینتەرناشناڵی وەکو ئێرەکە لە هەولێر دەکرێت کە لە چەند گروپات پێک دێتن، بەڵام هیوادارین یعنی زیاتر گرنگی پێ بدرێتن ئەم یاریە. کەلوپەلەکان لە کۆڕێک بۆمان دابین کراوە، دەستخۆشی لە ستافی کۆڕێک دەکەین و کە ئەم کەلوپەلایانیان بۆ مەدابین کردو و داوایان لەمە کرد. بەڕاستی جێگای دەستخۆشیە بە ئەو کەلوپەلانە ئەگە بمانەوێت ئێمە بیکڕین ئەم کەلوپەلانە زۆر گرانن، دەبی لە دەرەوەی وڵاتیش بکڕین لە کوردستان بەدەست ناکەویتن ئەو کەلوپەلان. ئەمە یاریەکی لە خۆی ئینتەرناشناڵە، بەڵام لێرە گرنگی پێ نادرێ ینی بە شێوەیەکی کە گروپات دروست بکرێتن و مسابقات تەنها لە چۆمان ساڵانە دەکرێتن. ئەوان چەند کەسانێکن گرنگی بەو یاریە دەدەن، بەڵام پشگیریەکی وایە یەکەم جارمەکە ستیک دەکەم شتەکی جوانە، ینی ئەتو زستانەکانی کوردستانی بۆ دەرەجەی زۆر نییە، شتە چاوەڕێژ بکرێتن شتەکە جوانتر دەبیتن، ینی زیات وەرشوان پەریان بخۆیاندا چووکە ئێستا من لایوی سکێتم سکێت شووس بە کوردەکەی خۆمان یانی باشارەکەی پێراوەتایە نۆ سەر لای بۆ هەتا ئێستا شتەکم لۆ نەکرێ. ئەس ڕازیە سەلیم دەڤەرە سۆران وەکو یاریزانی گەشتگوزاری سۆران بەشداری خلیسکانی سەر بەفرێ منەکریم. ڕاستی یاریەکی زۆر قورسە بەس چێژ و تامەکەی یعنی خۆشیە قورسەکەی لە بیرت و دەبەتەوە. هەرچەندە ئافرەت زۆر کێمە لەناو ئەو یاریای، هیوادارم ئافرەت زیاتر بێتن، بەڵام دەبێت قورساتەکەی دانای ئەو لای چێژەکەش دانای ئەو لای. ئەم فستیڤالە پێک لە چەند بەرگە و بابەتێکی زۆر لەوانە سکی سەر بەفر، نمایشی پەرەگلایدەر، پەرەماتۆر و بڕگەی هونەری وە لە ئێوارە بڕگەی ئاگرکردنەوە و یاری ئاگرینی و چەندی نمایشی زۆر ئەنجامە دێتن کە بە دڵنیاییەوە لە ئاست حەز و چێژێک تایبەتی گەشتیاران دەبێت کە بەشدار دەبن لەو فستیڤالە و خەڵکێکی زۆر هاتووە بۆ کۆڕەک ئەمڕۆ بۆ بەشداریکردن لە بینینی ئەم فستیڤالە و ئینشاڵڵا بەردەوامیش پێ دەدەین لە بتوانین لە باڵەکایەتی لە حەسەن بەگ لە ناوچەی دەڤەری بارزان ئینشاڵڵا بۆ ئایندە بەرنامەی باشترمان هەیە بۆی بتوانین فستیڤالی زۆر بکەین بۆی حەزی گەشتێت.